دکتۆر ئەگەر کەسێک یەکەم جار بێت جەنابتان ببینێت غەیرە کورد بێت ئاشنا نەبوو بێ بە ناوبانگی ئێوە لە چیەوە خۆتانی پێ ئەناسێنن پێتان خۆشە کە باسی خۆتانەکەن سەرەتا ئاماژە بە شتێک بن بۆەوەی ئەو کەسە باشتر بتان ناسێت وەکو ناو دیارە ناوم بەشیر خەلیل تۆفیقە و ناوبانگیشمان لەقەبمان بە ئاسنگەر دەرچوو حەدات لەبەرەوەی باو و باپیرم ئەو کاریان کردووە لە هەولێر پیشەی ئاسنگەریان کردووە و خەڵکی هەولێرم لە هەولێریش لە قەڵا چاوم بە دنیا هەڵێناوە لەم شارە ژیاوم و لە کوردستان ژیاوم بۆیە زۆربەی هەر زۆری تەمەنم لە کوردستان و لە هەولێر بووە ئێوە نەک خۆتان هەنی پێتان خۆشە پێتان بڵێن قەڵاتی تا هەولێری ئەمە هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەوەیە کە یعنی تەمەنێک یادگاریەکی ئێجگار زۆرتان لە قەڵا هەیە یان هۆکارەکە ئەوەیە کە پێتان وایە هەولێریە ڕەسەنەکان لە قەڵاوە سەرچاوەیان گرتووە هەر ئەوە بووە کە یادگار هەولێر ئێستا دانیشتوانەکەی تێکەڵەیەکە لەوانەی لە ئەسڵی شارەکەن لەوانەی کە یان لە دێهاتەکانەوە هاتوون بۆ ناو شار یان لە شاری ترەوە هاتوون بۆ ناو شاری هەولێر ئەو تێکەڵەی ئێستا لە هەولێر دیارە ئەوانەی کە قەدیم لە قەڵا بوون و لە قەڵا لەدایک بوون و پێیان وکرێ قەڵاتی ئەمانە دەتوانن بڵێن ئەسڵی شارەکەن ئەوانە لە دەرەوە نەبوون لە دێهاتوە نهاتون ناو شارێن یان لە شارێکی دیکەوە نەهاتوون بۆیە ئەمە وەکو یعنی هەولێریەکی ڕەسەنی پێ دەگوترێ وەکو مێژوو بەڵام هەرچەندە من پێم وایە یعنی وەکو پێکەوە ژیان و وەکو هاوڵاتی بوون بەلای من هەولێری ئەو کەسەیە کە ئێستا لە هەولێر دەژی و هەولێری خۆش دەوێ و خزمەت بە هەولێر دەکا چ شتێک هەیە زۆر بیری ئەکەن و ئێستا لە هەولێر نەماوە بەڵام جاران کە ئێوە لێرە بوون هەبوو هەرچەنە شارەکەش هێندە فراوان و هێندە گەشە کردو نەبوو بەڕاستی هەولێر ئێستا گەشەکردنێکی نائاسایی بەخۆ دەبینێ یعنی ئەگەر بڵین بە پێی گەشەکردنێکی ئاسایی مرۆیی یعنی دەکرێت بڵین لە هەر مەثەلەن 50 ساڵێک هەر شارێک هەر وڵاتێک هەر شوێنێک جۆرێک لە گەشە پێدان بەخۆ دەبینێ بەڵام هەولێر یان کوردستان بە شێوەیەکی گشتی بە تایبەتیش هەولێر ئەم گەشە پێدانە زۆر خێرا بووە یعنی پێش ئەو با بڵین ڕێژەیە کەوت کە ڕێژەیەکی دیاریکراوە لەوانەیە زانایانی کۆمەڵناسی دایدنێن بۆ گەشە پێدانی شوێنەکان گەشە پێدانێکی خێرایی تێدا بوو هەم لە شێوازێکی با بڵین ئاسۆیی هەم لە شێوازێکی ستونیدا بۆیە ئەم گەشەکردنە و هاتنی خەڵکی دیکە بۆ ناو هەولێر وای کرد کە هەولێر هەندێک لە شتە قەدیمەکانی نەمێنێ وەکو بۆ نمونە هەولێر طبیعەتێکی هەبوو ئەم طبیعەتە کۆمەڵایەتەکان ینی یەکگرتوویەکی کۆمەڵایەتی زۆری پێوە دیار بوون وەکو تەماسوکێکی ئیجتیماعی خێزانەکان تقریبا هەموو یەکتریان دەناسی دیار بوون ئەوانە خێزانی مەثەن دۆغرەمەچی بوون خێزانی ماڵی چەلەبی بوون خێزانی ماڵی ئاغاکانی نزەیی بوون خێزانی ماڵی مەثە قەڵاتیەکان بوون ئەمانە بوون هەموو ئەمانە چەندیان تۆ دەبینێ ماڵی بەزازەکان بوون دارتاشەکان بوون ئەو کۆمەڵە خێزانە دەتوانم بڵێم وەکو خزمەتی چۆن لە نێواندا هەبوو ئەم گەڕەکە لەگەڵ گەڕەکێکی دیکە پەیوەندێکی خێزانی لە نێوانیان دروست بوو هەمومان چ گەنجەکان چ منداڵەکان چ گەورەکانیش زۆر ڕێزیان لە یەک دەگرت و زۆر هەستێکی کۆمەڵایەتی بەهێز لە نێوانیاندا هەبوو ئێستا بەداخەوە هەست دەکەم ئەو ڕەبتە ئەو بەستە کۆمەڵایەتیە نەماوە لە نێوانمان
لەنەوە وتەنانەت هەولێریە قەدیمەکانیش کۆنەکانیش خەریکەوە ئێستا لەناو ئەم جەنجاڵیە لێک دوور دەکەونەوە ئیتر ینی بە حکمی طبیعەتی ژیان بە حکمی کە هەر کەسێک و ماڵ و منداڵەکەی گەورە بوو خێزانی گەورە بووە لەوانەیە مەشغولی و کارەکانی خۆی بووە بەڵام کە بیر دەکەمەوە پێشتر یان تام و لەزەتێکی هەبوو ئەم تامورە ئەمە لەلایەکی دیکەشەوە هەولێر خێزانی گەورەی هەبوو ماڵە گەورە هەبوو ماڵە گچکە زۆر کەم بوو ماڵە گەورە چیە ماڵە گەورە دایک و باوک کە کوڕەکە شین دەهێنا لە عینی ماڵ دەماوە هەر لە عینی ماڵ مەسەر دەبینی دوو کوڕیان ژنیان بۆ هێناوە لە عینی ماڵ ماوەتەوە ئیدی منداڵەکانیان لەگەڵ داپیرە و باپیرە ئەوە ماڵە گەورە بوو ماڵە گەورە تام و لەزەتێکیە بوو ئێستا ماڵە گەورە نەماوە یعنی کەم بووە ماڵە گەورە زۆر زاری وا بۆ دایک و باوکان بە تەنها لە خانوێک دەژین ئێستا کوڕ و کچەکانە کەسە لە خانووی خۆیەتی جاگەر هەفتەی جارێکیان ماوەی جارێک بچن سەردانیان بکەنیان ئەگەر وا بکەن کە ماوە دانیشتێکی عائیلی خێزانی بێکەوە ماڵە گەورەکە بیر بخۆیان یەکێکە لەو شتانەی کە دکتۆر بەشیر حەداد بیریەکە ئاکید باشە زۆر تام و لەزەتی هەبوو ئەوەیان تام و لەزەتی هەبوو یعنی تەنانەت کاریگەری لەسەر بارودۆخی دەرونی مرۆڤەکانیش هەبوو ئەو نەرمی و ڕێک و پێچی کە لەگەڵ جیرانەکان لەگەڵ دراوسەکان لەگەڵ گەڕەکان لەگەڵخا هەموو لەوە سەریگەت بوو کە ئەو ماڵە گەورەیە لەوێ شوێنی پەروەردەکردن بوو یعنی منداڵەکان لەوێ پەروەردە دەکران دا گەورە و بابە گەورە هەبوو یعنی نیزام و سیستمێکی کۆمەڵایەتی زۆر جوان و ڕێک و پێکە بوو پێم خۆشە بزانم یەکەم کتێب کە خوێنتانەوە ئەوەندەی بیرتان بێت چ کتێبێک بوو ئەوەندەی بیرتان بێت لاهی وەکو کتێب بە بیرم بێ لە ساڵەکانی هەفتا بوو هەفتاویەک و هەفتا و دوو ئەمانە کتێبێک حەزمان لە ئەو کات باوی با بڵێن ڕۆشنبیری مارکسیێت و زیاتر ئەمانە و باو بوو کتێبی بەلشەفیەتیان بۆ هینام الثورة البلشفية شۆڕشی بەلشەفی هەفتا ئێمە ئەو کاتیانی گەنج بووین لە متەوەسە بووین سەفی دوو متەوەسە هەرچەند زۆریشی لێ تێنە دەگەیشتین بەڵام لە خوێندنەوەی ئەوە یعنی خۆمان وا حساب دەکەی کە ڕۆشنبیری هەندێک جاریش تا ڕادەیەک عیب بوو بڵێ نەمخوێندەوە بالفعل وا بوو جا ڕۆژانەی خۆشمان کۆ دەکردەوە ناوە هەفتەی جارێ مانجارە کتێبێکمان پێ دەکڕی ئەو کتێبە بەلشەفیە لە پاشان چوینە سەر کتێبی نەتەوایەتی خۆ مەسەڵەن ژانی گەڵ ئیبراهیم ئەحمەد کتێبی ژانی گەڵمان خوێندەوە ژانی گەڵ یعنی بەڕاستی کە ئێستا دەیخوێنمەوە ئێستا زیاتر لە هەندێک شتی دەرێم ئەو کات من لەوانەیە بەشتی دیکە تەفسیر لێ کرد بێتەوە بۆیە لەو کاتیوە ئەم هەستەمان لە دروست بوو ئەمە تا دەگاتە ساڵەکانی هەفتا و هەشت و هەفتاونە و هەشتا لە هەشتاکان ئیتر مەیلێک دروست بوو هەندێک ڕەفیق و برادەرمان پەیدا بوون کەوانە هەندێک دیندار بوون نوێشکەر بوون و ئەمانە بە کاریگەری ئەوان ئیتر ئەم جارە مەیلەکە گۆڕا بۆ ڕۆشنبیرێکی ئاینی هەرچەندە ئێمە وەکو خێزانێکی دیندار بوو یان دایک و باوکمان نوێژانە کرد باپیرەکەم طریقەی قادری بوو یعنی حتا با بڵێن سۆفی بوو و موریدی طریقەی قادری بوو دادنیشی لە تەچێ و ئەوانە دەکەن بەڵام ئەو مەیلە دروست نەبوو لامان ئەو مەیلە دروست نەبوو تا سەرتا کۆتایی هەفتاکان و سەرتای هەشتاکان ئەو مەیلە دروست بوو. کە پرسیارم لێ کردی وتم بەشی دووەمی بەرنامەکە لەکوێ بکەین بیرکردنەوەیەکی زۆر کورت و یەکسەر قەڵات اختیار کرد بۆ بەخوا قەڵا ئێستاش دڵم بۆ قەڵات لێ دەدا لەبەر شوێنی لایەک بوونمە ئێستاش کە ڕەفیقەکانی خۆمان دەبینی قەڵاوانە علاقە و پەیوەندیمان زۆر باشە ئەنی زیکرایەتەکەمان تێدا ماوە لێرە لە دایک بووی بە دیاریکراوی شوێنەکەکە بیرە ئەوەی کە دەڵێن باز دەکەن دەبی لەو پشتەوەی بی لەو ئاخری لەو یانی لە پشت ئەو
منطقەی پشت مزگەوت ئەوانە بێ لەولا بووە حەمامەکە باڵ بەڵێ پشتی حەمامەکە و مزگەوتەکە لەو منطقەیە بووە. بالضبط بە دەقیقی ساڵی چەند بوو کە هاوسەرگیریت کرد؟ ساڵی هەشتا ساڵی 1970 هاوسەرگیری کرد. قەڵاتان جێهێشت بوو؟ بەڵێ ئێوە لە 65 و 66 تقریبا قەڵاتان جێهێشت؟ لە 60ەکان لە 65 بەسەر ماڵی مام و ماڵی پرکەکان مابوو لە قەڵات. ئێمە دابەزین لەگەڵ ماڵی باپیرم دابەزین، بەڵام ماڵی مامێکم دوو ماڵی مام لەگەڵ مامێکی ماڵی پرکم مابوون لە قەڵاتە تا بۆ ئاخیرش ئەوان دوایە تر دابەزین. کە دابەزین خۆتان چوونەکوێ لە نیایەتی هەفتا؟ ئێمە کە دابەزین ماڵی باپیرم بووین چوونە گەڕەج تەیراوە. باش لە گەڕەج تەیراوە لەوێ بووین و هەر لەوێ باینەوە تا تقریبا نزیکی نەوەتەکان و ئەمانە. هاوژینەکەت پێم وابێ کچە مامی خۆتە؟ بەڵێ. لە ساڵی چەند هاوسەرگیریتان کرد؟ ساڵی هەشتا مانجی نۆ لەگەڵ کاکە حەمەی حاجی مەحموود کە باسی ئەوم لەگەڵ کردوتی تەمەنم 13 ساڵ بووە بۆیان اختیار کردم. یعنی خۆت دەستتیان نەبوو وتی من بۆیان اختیار کردم بۆم نەبووە هیچ بڵێ. جەنابیشتان بە هەمان شێوە بوو یان پێشوەختە بینی بووتان؟ تقریبا هەتا یعنی هەر لەبەر ماڵە مامە خۆم بووە، یعنی هەمشۆ هەبوو و پەیوەندیمان هەبووە وەکو ماڵە مامەک و هاتوچۆ ئەمانە. منەو کات مامۆستا بووم لە قەڵازێ، مامۆستا بووم لە قەڵازێ لەبەرەوەی دارمەعەلمین تەواو کرد ئێمە تەعیین بووین لە سلەیمانیش نەقلی قەڵازێ کرابووم لەوێ بووین. جایتر وەختی وهات لە ماڵەوە دایک و باوتیان وەڵڵای تر وەختەوە دەبێت بتکەینە ماڵ و ئەمانە و چێ هەیە چێت دەوێتەوە. ڕاستی من کەسێکی دیاری کراوە لە مشکمدا نەبوو. تر ئەوان کە لە ماڵەوە ئەویان بۆ اختیار کردم شمانە ئەم نەبوو تم باش ئێوە دەزانم هەروە بوو عادەت پێشانیانی ماڵ دایک و باوک بۆ اختیار ئەوان ڕایان لەسەری بووایە تەواو تۆشە بوو ڕای لەسەری بێ، بەڵام وەکو زۆر نا ئەمان سەپاندنە پێشنیاریان کە وتیان ڕێی چییە ئەگەر ئەوە بێ یان ئەگەر ناتە بەوەی کەچکەوی تم ناتەواوە. لەوەش لە چی بەڕاستی مامۆ ژنەکەم یعنی خەسووم دایکی ژنێکی زۆر یعنی خوا ئافریکا ژنێکی زۆر ڕێک و پێک و زۆر با بڵێن لێزان و پەروەردکار بوو زۆر. من ئەو کات یعنی گوتم ئەم ژنە زۆر ڕام لە ئسلوب و لە شێوازی ئەو ژنە بوو، هەم لە مامەڵی لەگەڵ میرەتی لەگەڵ منداڵەکان لەگەڵ خزمەکان هەموو یعنی ژنێکی زۆر ڕێک و پێ وتم وەڵڵای کچێک بە کچی ئەو ژنە بێ دەبێ وەکو ئەو ژنە بێ. لە منتیقی خانەقینی ئەماڵێن دایە بدوینە و دوێتە بخوازن بزەبت ئەلا ئێمە شوایە جا من ئەو کات ئەوەم هاتەبیری وتم بالفعل دایک ئاوا بێ دەبێت کچەکەشی بە زۆر شت لەو بچێ. الحەمدلله ئێستا تقریبا دەتوانم بڵێم 100% لە دایک خۆی چووە. حەزەکەم ئەو پرسیارە ینی بۆ گەنج زۆر گرنگە. ئێوە ڕاستە نزیکی یەکتر بوون لەگەڵ هاوسەرەکەتان، بەڵام ئەوە تا ئێستش لە شوێنێکیش بیستم وتبووتان بە هەموو دنیای نادەی. ئەم خۆشەویستیە لە چیەوە سەرچاوەگرێ لەو شوێنانەی کە ئینسان هیچی نییە تاو کاتەیەگاتە لووتکەی دەسەڵات کە چێم خۆشەویستیە ناگۆڕێ چه سڕێکی تایە؟ کاک یادگار من باوەڕم وایە کە تەنی خۆشەویستی ڕاستەقینە لە نێوان دوو هاوسەر لە دوای هاوسەرگیری دەست پێ دەکە لەوە دەست پێ دەکە. لەبەر چی؟ لەبەر ئەوە لە دوای هاوسەرگیری هەموو شتەکان وەکو حقیقەتی خۆی دەبینرێ. تەسەنوع و هەردووچان وەکو حقیقەتی خۆی دیارە هیچ تەسەنوعیتیانە، بەڵام پێش هاوسەرگیری کە مەثەن باڵێ عیلاقاتێک لەوانەیە برادەراتیە شتێکە زەمالەتە یان هەر پەیوەندێکی خۆشەویستی هەیە، هەر یەک لە کوڕ و کچ محاولە دەکە خۆی لە غەیری شکلی خۆی نیشان بدا، لە غەیری حقیقەتی خۆی نیشان بدا، وا خۆ نیشاندا کە هیچ عیبێکی نییە تەواو متر وەکو لێ کامل ئەو سافە. بەڵام وانێ بۆیەش وا دەبینی هەندێک لەوانەیە کەوا پێش زەواج پەیوەندێکی دوور و درێژیان هەیە، خۆشەویستیەکی زۆر قوڵیان هەیە کە بۆ یەکتر لەوانەیە ئیدی قوربانی بە جوانی خۆیان بدەن، بەڵام دوای هاوسەرگیری تەماشاکە پاشماوەیەک سار دەبنەوە نەتیجەکە دەبێتە نەتیجەیەکی سلبی. بەڵام دوای هاوسەرگیری ئەم خۆشەویستەکە دروست دەبێت لەسەر حقیقەت خۆشەویستێکی زۆر قوڵ دەبێ و بێ بەرژەوەندی و ڕاستەقینەشە
من پێم وایە ئەوەیە بابەتەکان لەگەڵ ڕێزم بۆ ئەوانەیە کە پێش هاوسەرگیریش علاقەتیان هەبووە بۆ هاوسەرگیری بۆ ناسینی شەریکی حیاتیان بۆ مامەڵەکردن لەگەڵ هاوبەشیشیان چ نەسیحەتێکت کردوون کە هەستەکەی گرنگترین ئامۆژگاری بۆ کە بە مناڵەکانت داوە بۆ منداڵەکانی خۆم طبعاً وابان پەروەردەکردوون کە لەسەر ئەساسێکی ڕاست و دروست ئەساسێکی ڕاست و ینی مرۆیی جارە پێش هەموو شتێک ڕاستگۆ بن لەگەڵ خۆیان لەگەڵ خوای خۆیان ناسینی خوامان لە مێشکیان داناوە کە خوایەکەیە هەمومانی بەدی هێناوە و ئەم خوایە هەمومانی بەدەستە دار و دنیا و ئێمە و ژیانی هەموو خمانی بەدەستەوە ڕێگاکانی داناوە بەڵام وەکو خوامانەکو حقیقەتی خۆیان نیشانداوە وامان کردووە خۆیان خۆش بێ نەک ترسێکی ئاوا بکەن کە لەوانەیە ئەنجامەکەی خراپێ خۆشەویستی خواوایان لێ بکە کە لەو کارانە دوورکەونەوە کە ناڕەوان و پێشمان گوتن یەک دووسی ئەمانە بۆ نمونە درۆکردن نابێ ئەو شتەی کە تۆ مافی تۆ نییە نابێت دەستی بۆ درێژ بکەی ڕێز لە گەورەکان دەگری و بچووکەکان دائیمەن مافیان ناخۆی خوشک و برا بێکەوە یەک مافیان هەیە وامانوێت کە کوڕ و کچ لە ئێمە یەکە بابە هەمان شێوە مامەڵە ماڵەکە کردوون ئەمە نەکردووە کوڕ بە چاوێکی گەورەتر تەماشاکەی کچ هەست بە خۆی بکاکە ئەو دەرەجەیەکیان پلەیەک خوار کوڕەکەیە لە کاتی کە گەورەش بوون هاتوۆتە سەر ئەوەی کە مەسەن ژن بێنن یان شوو بکەن پێمان گوتووە کوڕم تۆ دەتوێت ژن بێنی ژنهێنانی سەرکەوتوو ئامە مەرجەکانیەتی پێوەرەکانی ئامەیە و تەجروبەی خۆشمان بۆ باشکردوونی خۆمووی دایکیان بۆم باشکردوون تۆ دەبێت چۆن بێ ئەو خێزانەی کە لی دەینی چۆن بێ ئەو کچە دەبێت چۆن بێ لەگەڵ تۆ لە چیا یەک بن لە بیر لە باوەڕ لە بۆچوون لە بشتانە لە تەمەندێک لێک نزیک بن ئەمانە دوایە ئەگەر تۆ دەتەوێت ئەو وەکو پیاوێک وەکو هاوسرێک تەماشای تۆ بکە ڕێز بگرێت دەبێت تۆش بە هەمان شێوە ماما لەگەڵ ئەو بکەیت بەمە وەکو مرۆڤ تەماشای بکە ئەو هاتۆتە ماڵی تۆ ئەم کچە دێتە ماڵی تۆ ئەم وازی لە دایک و باوک و هەموو خزم و کەسی هێناوە بۆ تۆی کردو بە هەمووی تۆش دەبێ ببیە هەموو ببیە باوچی و هاوسەری و برای کەس و کاری هەمووی ئەبات کچیش کە بە شومان داوە بە هەمان شێوە کچی خۆم تۆ دەچی ئەو ماڵە بۆ تۆ تازەیە ئەو ماڵە بۆ تۆ وایە ئەگە دەتەوێت ئەو ماڵە بۆ تۆ بێتە باوک و دایک دەبێت تۆ لەگەڵیان ئەوانش وەکو دایک و باوک حساب بکەیت ئەم مێردە ڕەفیقی تۆیە ڕەفیقی تۆیە و هاوسەری ژیانتە بۆیە دەبێت لەگەڵ یەکەم جار ڕازگۆبی لە هەموو شتێکە لەگەڵیا اینجا ڕێزیشی لێ بگری ڕێز لە کەس و کارەکەشی بگری کە ڕازگۆیی و ڕێزەکات خۆشەویستی خۆی هەموو شتێکە کتێبێک هەیە کە جەنابتان دکتۆر بەشیر دوایەوەی تەواوتان کرد ئینسانەکەی پێشوونە بوون زۆر گۆڕانکاری لە تۆیا کرد بەڵێ بێگومان ئەو کتێبەی کە ڕاستی ژیانی منی گۆڕی و بیر و بۆچوونی منی گۆڕی هەڕێڕەوی ژیان میگۆڕی بە تەواوەتی قورئانی پیرۆز بوو من وەکو باسم کرد لە کۆتایی هەفتاکان لە هەشتاکانە مەیلی با بڵێن ڕووکردنە کتێبی ئاینی و ئەمانم پەیدا کرد ڕاستە لە عایلەیەکی دیندار بووم لە قوتابخانە قورئانمان نەخوێن ئاەتمان لەبەرە کرد بەڵام وەکو شتێکی ئاسایی بوو ئەمە لە کۆتایی هەفتاکان تر ڕووم کردە قورئان خوێندن قورئانم کە دەخوێندەوە و تەفسیرێکیشم بۆ بەکارهێنا و تەفسیرێکی عەرەبی بوو سەفوەت التەفاسیر ئیزانای پایەبەرز محەممەد عەلی سابوونی هەزار ڕەحمەتی خوا لێی پێشماوەیەک ئەمری خوای کرد ئەو کاتێمە ڕۆشنمان ڕۆشنبیریی عەرەبی بوو لەبەری دراستمان عەرەبی بووە دایما کتێبی عەرەبیمان زیاتر دەخوێندەوە ئەم تەفسیرە لەگەڵ ئەم قورئانی پیرۆز ژیانی زۆر گۆڕیم ئیتر ڕووم کرد هەندێک کتێبی دیکەی ئاینی بۆ نمونە کتێبی مع الأنبياء عفيف طبارة وروح الدين الإسلامي لكتابي روح الدين الإسلامي زور شت فيربهم يعني روح إسلام ريك روحك يعني كروتش إسلام فيربهم أما زور جرينج أمره جنزة كان ما بزعن عين دين تو كروتش دينك ور بقرا عندك شد
زیاد کراوە بەسەر دینەوە کە لە دیندانە هەندێک شت بە ناوی ئاینەوە دەکرێت ئاین لێ بێبەریە ئەبەدەن وانە بۆیە کڕۆکی دین خۆشەویستیە لێبوردەیە ئەخلاقە دین بە شێوەیەکی گشتی ئەخلاق بە مانا فراوانەکەی یان ئەگەر تەماشا ئیسلام بکەیت تەماشا دەکەی نوێژ و ڕۆژ و حەج و ئەمانە یعنی لەوانەیە لە سەدادە لە سەدا 15 دینەکەەوە گرت بێ بەڵام لە 1970ەکەی دیکە ئەخلاق و تعامل لەگەڵ خەڵکی تۆ کە ئەخلاقت جوان بوو لەگەڵ خەڵک تعاملت جوان بوو لەگەڵ خەڵکو باوەڕشت بەخوا هەبوو واجباتەکەت جێبەجێکرد ئەمە دینداریە لە پێم مڵێت چەند قورئانت خوێندوتەوە پێم بڵێ قورئان تا کوێ و تا چەند لە ڕەفتارەکان تا ڕەنگی جوانە ئەمە تەواوە ابن القيم خوالي رازي بزانايكي برزة دفرمي الدين كله خلق فمن زاد عليك في الخلق زاد عليك في الدين ئاین بە شێوەیەکی گشتی ئەخلاق و ڕەوشتە ئەوەی لە ڕەوشتە تۆ جوانتر و باشتر بێ ئەوە لە تۆ دیندارترە لە ڕوو ئاینیەکەوە کێ بە پێشەنگ و نمونەی باڵای خۆتەزانی تەسیری هەبووە لەسەرت ژمارەیەک مامۆستای ئاینی لە هەولێر بەڕاستیە و کات و ئێستاشی لەگەڵدا بێ وەکو مامۆستای خۆمیان دەزانم مامۆستا عەبدوڕەحمانی شەمشولەی خوداعافی کە ئەمری خوای کردووە مامۆستا مەلا عەلی بیرە عارەبان ئەمری خوای کردووە مامۆستا عەبدوڵڵا هەرتەلی ئەمری خوای کردووە خوای گەورە جێگەیان بەهشت کات ئینشاءڵڵا سوودی زۆرم لەوانە بینیوە بەڕاستی و وەکو پێشەنجێک مامۆستایەک بۆ من بوون باشە ماوەیەکی ئەجگار زۆر لە شاری هەولێر بە ئێستاشەوە لە مزگەوتەکان وتار بڵێن پێشنێژی ئەمانەت کردووە بۆ مسلمانان وانەی لە پشتی جەنابتەوە نوێژیان کردووە بیرمە من بۆیان نەگێڕامەوە کە لە ڕۆژانی هەینیە کۆڵانی مزگەوتیش ئەشۆردرا و لە ناو کۆڵانەکەش نوێژەکرا لە نێوان سیاست و بڵین مامۆستای ئاینی بوون یان با بڵین مەلابوون کامیان زیاتر چێژی بە تۆ بەخشیوە ئیسراحەتی بە تۆ بەخشیوە بەلای من هەموو ئەو شوێنانەی کە من کارم تێدا کردووە هەم لە قوتابخانە هەم لە زانکۆ هەم لە مزگەوت هەم وەکو سیاست لە پەرلەمان ئەوەی زیاتر چێژی بەم بەخشیوە قوتابخانە بووە کە مامۆستاوم لە قوتابخانە یان مامۆستاوم لە زانکۆ لەوێ چکە بەڕاستی دەتوانی خەڵکێک پەروەردە بکەی ئەمانە بۆ ئەوەی کە ژیانی داهاتووی خۆیان لەسەر بنیاد بنێن کارێکی باڵێن گەورەتر کە بتەوێ ئەو جارە هەندێک شت بۆ خەڵکەکە بکەی و هەندێک کار ئەنجام بدەی بۆ میلەتەکەی خۆت لە شوێنی بڕیارەوە بتوانانی بڕیاری لێو بدەیان یاسای بۆ دابنەی لە پەرلەمانش کارمان تێدا کرد بۆیە من هەموو ئەوانە بە یەک کار دەزانم ئەویش کاری خزمەتی میلەتەکەی خۆمە و پەروەردەکردنی خەڵکی خۆمە و دابینکردنی ئەو شتانەی کە بۆ میلەتەکەم جێگەی گرنگی منە دکتۆر پرسیارێکی دیکە چ سیفەتێک و تایبەتمەندیەکی خۆتت زۆر بەدڵە نازان ئەوانەی کە تەعاملیان لەگەڵەکەم دەڵێن تۆ کەسێکی هێمنی لەسەر خۆی و بە سەبری و گوێ ئەگری لە بەرامبەر زیاتر مشەوە سفەتێکم پێ باشە بۆ یعنی کەسی دیکەشم پێ باشە کە خەڵک هێمن بێ و گوێگر بێ لە قەت تووڕابی چی تووڕەتەکە تووڕە دەبین ئەرێ وڵات تووڕە دەبین جا دەڵێ لە تووڕەی ئەو کەسە بترسە کە زۆر هێمنە لەبەرەوەی زۆر درەنگ تووڕە دەبێ بەڵام کە تووڕەش بێ زۆر پڕە بێ زۆر پڕە بێ کاتێک تووڕە دەبم کە دەبینم بەرامبەرەکە درۆم لەگەڵەکە بە درۆ زۆر تووڕە دەبم زۆر پێ تێکەچم ئەدەڵێم هەرچی دەکەی بیکە بەڵام درۆمەکە ڕاست گۆ بە ڕاست بڵێ وا دەکەم ینی لە ژێرە شتێکمە بە لە ڕۆ شتێکی دیکە بین مردنی چ کەسێک زۆر کاری تێکرد دایکم و باوکم هەردووچی بەڵام بە زۆری دایکم دایکم بڵێ دایک بەڕاستی ینی هەرگیز جێگەی پڕ نابێتەوە هەموو دنیات هەبێ هەموو شتێکت هەبێ جێگەی پڕ نابێتەوە باوک پشتە بەڵام دایک ینی ئامێزێکی گەرمە پیرەمێردی شاعیرەڵێ ئەو کەسەی وەفای بۆ دایکی نەبێ
ئیتر تۆ هیوای چیت پێی هەبێ حەستە کرد دایکت جەنابی باوکت لە ژیانە بوایە و بیبینایە تۆ بە کێو گەیشتووی بێگومان حەزمە کرد ئێستا زیندومان ئەوان تا بتوانم زیاتر خزمەتیان بکەم و بشیان دیت بایە کە کوڕەکەیان چۆن هەوڵەدا دڵی خەڵک ڕابگرێ و کاری باش ئەوەندەی پێ دەکرێت بۆ خەڵک بکە چ خەونێک تەیە هێشتا بەدی نەهاتووە خەون زۆرە خەونێکی گشتیم ئەوەیە کە با بڵین هەرێم بە شێوەیەکی گشتی ئاسوو دەبێ و ڕۆژێک دابێ مەترسی خەڵکی دیکەمان بەسەرەوە نەبێ و لەسەر ئاستی تاکو و ماڵی خۆشمدا کە خەونم ئەوەیە مناڵەکانم ببینم نەوەکانم ببینم کە هەر کەسێک و لە ماڵی خۆی بە ڕاحەتی دانیشتووەوە گەیشتوونەتە پلە و شوێنی خۆیان باشە منم پرسیارادەتن لەم بەرنمەیە ئەەکەم دکتۆر ڕۆژی لەدایک بوونی جەنابتان لە ناو خێزانەکە ڕۆژێکی تایبەتە ئاهەنگی بۆ ئەگێڕن کۆ ئەبنەوە بەخۆشیە و ڕۆژەوە وەڵای ئێستا مناڵەکان بۆ مەکەن من لەوانەیە لە بیرم نابێ بەڵام چەندین جار وەکو مفاجەیەک بووان کردومەوە وەکو سوپرایزێک کە من ئەمزانی و تەماشا ئەوڕۆ لەدایک بوونی تۆیە 6 دقەیە لە هەولێری پایتەخت تقریبن 35-36 دقەی دیکە بانگە فەرمێت ڕۆژی بڵین خەڵک ئیتر ڕۆژووە شکێنێت و بەربانگ کاتەوە و تر لەو کەشە و گوێمان لە دەنگی قورئانە لێرەوە نزایەک بکەی و نزایە چییە بێ ئەگەر دەست بەرزکەینەوە بۆ ئاسمان پێکەوە ڕێن خوایە بە گەورەی خۆت بە توانای خۆت ئەوەی شەڕ و ئاژاوەیە لەسەر مرۆڤەکان بەگشتی نەیاڵی بە تایبەتریش لەسەر عێراق بە تایبەتریش لەسەر هەرێمی کوردستان ئەوەی کە قەیرانە ئەوەی کە نەخۆشیە بەڵام مصیبەتە لەسەر ئێمە و لەسەر شارەکەی ئێمە و لەسەر شارەکانی دیکە نەیەڵێ مرۆڤەکان هەمووی وەکو برا بەیەکەوە بژین بە جیاوازی زمان و ئاین و مەزهەب و نەتەوەکانیان پێکەوە لەم قەیرانەی دارایی ڕزگارمان بکەین لەم قەیرانی کۆڤید و کۆرۆنا ڕزگارمان بکەین نابتانە زمونیشتان کرد زمانمان هەیە ڕزگارمان بکەین ئەوانەی کە ڕۆیشتون و گیانیان سپاردووە بۆ خوایە ڕەحمیان پێ بکەی و بە شەهیدیان حساب بکەی ئەوانەی کە ئێستا پێیەوە دەناڵێن خوای شفایان بدەیت ئەوانەی کە نەیان گرتوون خوایە ڕزگاریان بکەی ئامین مانجی ڕەمەزانی بۆمان بێت ڕەمانجی خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەموو لایەک ئینشاءالله منیش نزاکەم هەمووانی بە دیارمانەوە دانیشتون هەموو ساتێکیان پڕ بێ لە شادی و سەلامەتی